گوڵتان کشانک لە 15 حوزەیرانی 1961 لە ناوچەی ئەلەزیزی باکووری کوردستان لەدایک بووە. شووی کردووە و منداڵێکی هەیە. لە ساڵانی 1970 بۆ 1972 زیندانی کراوە. کوردی زازایە، بە زمانی تورکی و دیالێکتی زازاکی قسە دەکات. لە زانکۆی ئەگا بەشی ڕاگەاندنی تەواو کردووە وەکو ڕۆژنامەنووس بۆ چەندین ڕۆژنامە کاری کردووە. لە هەڵبژاردنەکانی پەرلەمانی تورکیادا لە ساڵی 2007 ئەندامی پەرلەمان بووە لەسەر لیستی پارتی قەدەغەکرا و دەتەپە. لە هەڵبژاردنەکانی حوزەیرانی ساڵی ڕابردووی پەرلەمانی تورکیادا وەکو پەرلەمانتاری کوردی سربەخۆ لە شاری سێرت هەڵبژێردرا. ئێستا هاوسەرۆکی گشتی پارتی ئاشتی دیموکراتی بەدەپەیە. سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویست. چاوپێکەوتنی ئەم جارەمان لەگەڵ گوڵتان کشاناک هاوسەرۆکی گشتی پارتی ئاشتی و دیموکراسی بەدەپەیە. ئەم کاتت باش بەڕێز کشاناک. با لەم پرسیارەوە دەست پێ بکەین. ڕەوشی کوردانی باکووری کوردستان لە چوارچەوەی دەوڵەتی تورکیادا ئێستا چۆنە؟ سەرەتا من سڵاوم هەیە بۆ ئێوە و بینەران، سپاس بۆ کەناڵەکەتان بۆ ئەو چاوپێکەوتنە کە دەتوانین لە ڕێگەیەوە بەگەلی باشووری کوردستان شاد بین و سپاس بۆ خەباتکارانی کەناڵەکەشتان. وەک دەزانرێت لە باکووری کوردستاندا ماوەی 30 ساڵە هەر شەڕ بەردەوامە. ئەو شەڕە لە پێناو ئەوەدایە کە نکۆلی لە بوونی کوورد دەکرێت و ناسنامە و زمان قەدەغە کراوە و هیچ مافێکمان نییە کە دان بە مافەکانماندا ناندرێت. سەرەتای دروستبوونی کۆماری تورکیا لەسەر یەک ناسنامە بووە و هەموو شتێکیش لە پێناو ناسنامەیەکی تورکیادا چەسپێنراوە و هەموو کەسانێک کە لە تورکیا دەژین بە تورک دادەنرێن. لە زمانی تورکیادا خۆی زیاتر دان بە بوونی کورد و زمانەکەی داناندرێت بێجگە لە زمانی تورکی، ئەوەدان بە هیچ زمانێکی دیکەی دایک داناندرێت. بۆ کۆڕینی ناسنامە و زمانی کوردیش سیاسەتی ئەسمیلاسیۆن یان قەدەغەکردن و بە زۆر سەپاندنی زمانەکان بەکاردێنا، لەبەر ئەوەی گەلەکەمان ئەو سیاسەتان قبول نەکرد کە ماوەی 90 ساڵە لە ژێر زوڵم و زۆرێکی گەورەدا دەژیان. قەتڵعامی زۆر گەورە کراوە لە 30 ساڵی ڕابردوودا. شەڕی گەورە ڕوویداوە. کورد لەو 30 ساڵی ڕابردوودا دوای ئەو هەموو شەڕانە کە بۆ تورکیای سەلمان کوردۆزێکی هەیە بڵین کە بە شێوەی ئاشتی و شەڕ ئەو دۆزیان بەسەردا سەپاوە. ئیدی ئەو سیاسەتانی کە کورد و زمان بوونیان قەدەغە کرد ئیتر تەواو ئەوانە بەسەر چوون و حکومەت دەیەوێ ئێستا کورد بە چەند مافێکی بچووک ڕازی بکە. بۆ ڕازیکردنی کورد ئێستا چەند سیاسەتێکی نەدەسی پێ کردووە. کاتێک کە ئاکەپا دەسەڵاتی گرتە دەست لە تورکیا پرۆژەی کرانەوەی بەڕووی کوردان ڕاگەیاند. ئایا ئەم کرانەوەیە بەهۆی زەختی پەکەکەوە بووە یان خەباتی مەدەنی ملت لە نێو خۆی تورکیادا؟ ئاکەپا ئەو سیاسەتی کە پێشتر هەیان بووە پرۆژێکی نوێی گەڵاڵە کرد بۆ ئەوەی پەیڕەوی بکە، بەڵام دەوڵەت شکستی هێنا بەرامبەر سیاسەتی یەک ئاڵا و یەک دەوڵەت و یەک زمانی گەلی کورد پرۆژێکی تەبەنی کرد کە ئیتر کەس ناتوانێت لێکی جا بکاتەوە تێکیشی بە. ئەو بزاف و چالاکیانەی ئێمە لە باکووری کوردستان دایانکەین خۆی لە چوارچەوەی ئەو پرۆژەی ئێمەدا، بەڵام دەوڵەتی تورکیا خۆی بەتاوان دەیزانێت. تا ئێستا بەپێی یاساکانی تورکیا ئەگەر هەر کەسێک بەڵێ کوردم ئەوە تاوانە، چونکە بەپێی یاساکانی تورکیا تەنها یەک میلەت هەیە، ئەویش کە تورکە. لەبەر ئەو هۆیانە تاکو ئێستا چەندین سزای قورس بەسەر سیاسەتمەدار و چالاکوانی کووردا دەسەپێندرێ. پارتی ئاکەپا هەناسەیەکیدا لە سیاسەتی ئینکار و قەدەغەکردن
کە ئێستا دەیەوێ بە سیاسەتێکی دیکەی کورد هەڵخەڵەتێنێ. ئاکەپە لەم 10 ساڵەی ڕابردووی سیاسەتەکانیدا بۆ سوودوەرگرتن لە کات سیاسەتی هەڵخەڵەتاندن و پرۆسی دیموکراتی کوردان بە پلان لەناو دەبات. بەرامبەر بە خەندیل سیاسەتەکانیان ئاشکرایە و چەندین جار لەگەڵ ئیمرالیدا چاوپێکەوتنیان ئەنجام داوە. چاوپێکەوتنیان لەگەڵ ئەندامانی پەکەکە لە ئۆسلۆ ئەنجامدا. ئاکەپە ئەو کارانەی بۆ بەرژەوەندی خوان ئەنجامیاندا. دواتریش لەم نێوەندەدا هەڵبژاردننی سەرەتایی و دواتر هەڵبژاردننی گشتی و پاشان ڕێفراندۆمیان ئەنجامدا. لەم سیاسەتەدا ویسیان کەمێک شەڕ بێدەنگ بکەن و سیاسەتەکانیان بەرەو پێشەوە ببەن. سیاسەتی سوودوەرگرتن لە کاتەکانیان بەکارهێنا. لەلایەنی کوردیشەوە کە خواسی ئێمەیە دوای ئێمە هەمیشە ئەوە بوو کە ئەم کێشانە بە دیالۆگ و یادداشت چارەسەر بکرێت. دەوترێت کە سیاسەتی کورد لە تورکیا و باکووری کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشوەچوون بەخۆیەوە دەبینێ و لە بەرامبەردا ئۆپەراسیۆنەکانی سەربازی دژی سیاسەتمەدار و کورد بەڕێوە دەبرێن. ئەمەیان هۆکارەکەی چییە؟ بەڵێ بێگومان ئەو سیاسەتی کە ئێستا کە پاچاو دیاریانەکات و ئەو پرۆژەی ئێمە پلانەکانی ئاکەپە بەرەو تەواوبوونی دەبات، ئاکەپە دەخاتە ژێر زۆرداریەوە. لە هەمان کاتە ئۆپەراسیۆنی سەربازی ئەنجام دەدات بۆ هەموو شوێنەکانی تورکیا. تەرم دەگوێزێتەوە. ئەو تەرمانە دەوڵەت دەخەنە ژێر فشارەوە. گیان لە دەستانی گەنجانی کوردیش ئەوە بۆ خۆی ئازارێکە بۆ ئێمەی کورد. بەڵام ئێمە شانازی بەوەکەین کە گەلی ئێمە خاوەندارێتی لە تەرمی گەریلاکان دەکەن و بە شێوەیەکی جوان بە ئاپۆڕای جەماوەری بەڕێیان دەکەین. ئەو سیاسەتەی تورکیا کە هیچ ئەنجامێکی نییە یەکەم جارە لە مێژووی دەوڵەتی تورکیادا 8,000 زیندانی سیاسی کورد هەیە و لە هەر وڵاتێکدا کە خۆی بە دیموکرات دەزانێت ئەو شتانەی تیانە. سیاسەتی تەسفیەکردنی شکستیاناوە. گەلی کورد لە ژێر زۆرداریدا دەژی. پەرلەمانتار و شارەدار و چالاکوانان دەستگیرەکرێن و لە هەمان کاتا توندوتیژی بەرامبەر بە چالاکوانان و میتینگ و کۆبوونەوە جەماوەریەکان بەکاردێنرێت و پلانیان لە دژەگێڕێت. و بەردەوامبوونی شەڕ و گۆشەگیری بەڕێز ئۆجەلانیش بێگومان ئەوە هەموو ئەو شتانەی گەلی کورد دەخاتە ژێر فشار و زۆرداریەوە. بەڵام گەلی کورد هێزی خۆی لە ناو خۆی سەرچاواگرێت. بۆیە بەردەوامە لەسەر دۆسەڕەوەکی خۆی. Haklılığından alıyor ve meşruiyetini bu haklı davasından. بەڕێز کشانەک ئێوە چیتان کردووە بۆ زیندانیە سیاسیەکان؟ Şimdi biz zindan politikasıyla aslında AKP ta سیاسەتی زیندانیکردن لەلایەن ئاکەپەوە پێش دەستپێکردنی شەڕ ئێمە لە دەمی وەزیرەکانی ئاکەپە و بیسمان کە کوردیان دەکوشت و زیندەبەجاڵیان دەکردن. هەروە ئاکەپەیەکان وتیشان ئێمە کە نایان کوژین بەڵام زیندانیانەکەین بۆیە دەبێت بەمە ڕازی بن. لە نەوەکانی سەدەی ڕابردوودا سەدان کوشتن و تاوانی نهێنیان ئەنجامدا و هەزاران گوندیشان خاپور کرد و کوردیان خستە ژێر فشارەوە. بەڵام بۆ ئەوەی واز لە داواڕەوەکانیان بهێن و ئێستاش ئەوەتە لە ژێر دەسەڵاتی ئاکەپەدا هەرگرتن و زیندانیکردن بە چەندین ساڵ سزادانیان هەر بەردەوامە. بەو ڕێگەوە دەیانەوێت کە کورد بترسێنن. بۆی لە دۆزەڕەوەکان پەشیمان ببنەوە کاتێک دین سێری فایلی هەندێک زیندانەکانەکەین شتیوا سەیر و سەمەرا بینین بۆ نمونە زیندانی هەیە بەس لەبەرەوەی بەشداری لە ڕێپەوانێکدا کردووە دەبینی 10 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە یان تەنها جامانێکی خستۆتە سەر ملی 11 ساڵ زیندانی بۆ بڕاوەتەوە. خوێندکارێکی زانکۆ کە سەلەفۆنی بۆ هاوڕێکەی کردو و داوای لێ کردووە کە گەڕایەوە بۆ ماڵەوە مایۆنیز لەگەڵ خۆی بێنێ. دادگا هاتووە بە بیانووی ئەوەی بە شفرە قسەی کردووە و زانیاری داوە ئەبینین سزای زیندانی بەسەردا سەپاندووە. ئەمانە هەمووی سیاسەتی فاشل و ئیفلاسکرای ئاکەپەیە.
بۆ پاشگەزکردنەوەی گەلی کورد لە دۆزەڕەوەکەی بەڵام گەلی کورد بۆ خۆی یەکێکە لەو گەلانەی کە لە سەختترین و مەترسیدارترین کاتی زینداندا قۆناغیان بڕەوە. ئەبینین لە هەشتاکانی سەدەی ڕابردوودا و لە زیندانەکانی ئامەددا بە درڕندەترین شەوە گەلەکەمان بە 4-5 ساڵ بەردەوام ئەشکەنجە بەرامبەر بە زیندانیانی ئەنجام دراوە بە سەدان مرۆڤی کورد لەم زیندانەدا هەژێر ئەشکەنجە داگیانیان لەدەستاوە کە زیندانێکە ئەتوانین بڵێن بەدە زیندانە مەترسیدارەکانی گیان Bunlardan da boşa çıkacak yani bu kadar yoğun tutuklama bu kadar büyük bir پرۆژەیەکی تری ئاکەپە باسی لێوە دەکرێت ئەویش ئەڵێن ئێمە بەدەپە بە نوێنەری ڕاستەقینەی کورد دەزانین بە مەرجێک پەیوەندیەکانیان لەگەڵ قەندیل و ئیمرالیدا بپشڕێنێت. ئێوە وەڵامتان چییە بۆ ئەم سیاسەتە؟ AKP hükümeti de bu 30 yıllık mücadele جارێکی دیکە görmezlikten gelerek حکوومەتی ئاکەپە لە مێژووی کێبڕکەی 30 ساڵەکەیدا دەوێت بزانێت کە گەلی کورد چۆن خۆی ڕێخستووە و ئەم تێکۆشانی لە پێناوی چیدا و چی دەوێ و کێ بەڕێبەری خۆی قوبڵ دەکا. ئەوە سیاسەتێکی بێکەڵکە کە ئاکەپە بەدوای ڕاکە. ئاکەپە دەڵێت ئێمە ئەزانین ئێوە دۆزێکتان هەیە بەڵام ئێوە لەگەڵ کێدا شەڕتان کردووە لەگەڵ کێدا دانیشن و گفتوگۆ بکەن لە دژی پەکەکە بەرفراوانکردنی سەنگەری شەڕ و بە زۆربردنی خەڵک بۆ بەرەکانی شەڕ کێشەکان چارەسەر ناکات. هێزێکی وەکو تورکیا کە ئەندامێکی گەورەی ناتۆیە خاوەنی ملیۆنێک هێزی چەکدارە لەو کێبڕکێ 30 ساڵێکدا کە هاوکاری ئیستیخباراتی و تەکنەلۆژی لە ئەمریکا و ئیسرائیل و ڕۆژئاوا وەرگرتووە نەگەیشتۆتە ئەنجام و نەشی توانیوە کێشەکان بەڕێگەی چەکە و چارەسەر بکە کەواتە کاتێک تۆ نەتوانی لە 30 ساڵی ڕابردوودا کێشەکان بە شەڕ چارەسەر بکەی چۆن ئەتوانی ئێستا بەو سیاسەتە قێزەونە چارەسەری بکەی. ئێمەی بەتەپە زۆر بەڕاشکاوانە ئەوە ڕادەکەینین کە بانگەشەی بەڕێز ئۆجەلان و پەکەکە بۆ ئاشتی کە تاکو ئێستا بێوەڵام ماوەتەوە کاری بەردەوامی کێشەکانە بەرپرسیارەتی لەسەر هەموو لایەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان. هەندێک کێشە هەیە چارەسەریان لە لای بەڕێز ئۆجەلانە و هەندێکیشیان لە لای بەتەپە و هەندێکیشان لە لای قەندیلن. هەموو لایەک دەبێت لەسەر هەوڵەکانیان بەردەوام بن. ئێمە بە ئاشکرا ڕایەگەێنین کە دوو ڕێگە چارەسەر هەیە بۆ کێشەکانی کورد لە باکوور. یەکەمیان ڕێگەچارەی ئاشتی و دیالۆگ و دووەمیشیان ڕێگەچارەی چەکداری. دەوڵەت ئەگەر پێوێ بە ئاشتی کێشەی کورد چارەسەر بکە ئەبێ بە ئاشتیش مافی کورد بدات. ئێمە وەکو پارتێکی سیاسی کە 3 ملیۆن دەنگی گەلەکەمان بەدەستێناوە پەیمانمان پێداون کە ئەو ئاستەنگانەی لەسەر ڕێی زمانی دایکن هەڵیان گرین و ئەو دەنگانەمان بۆ ئەو بەدەستێناون کە ئەو پەیمانە ببینە سەر و کێشەکان چارەسەر بکەین. لە زۆربەی سەردانەکانی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان بۆ تورکیا حکوومەتی ئەنقەرە پرسی پەکەکەیان لەگەڵ بارزانیدا باس کردووە و تاکیدیان کردوتەوە کە هەموو شتێک بۆ کورد کراوە لەبەر ئەوە با پەکەکە چەکەکانیان دابنێن. جا ئایا بەڕای ئێوە کاتی ئەوە هاتووە پەکەکە çek دابنێ؟ Bu konuda yürütülen siyaset
tamamen gerçeğin dışında bir yerde aranan bir siyaset. ئێستا سیاست بۆ تەواتی لە ڕاستیەکی تردا لە یەک ساڵی ڕابردوودا چی کراوە تا گوپەکە چەکدانێ ئەو جەنگی کە بەردەوامە لە دژی چەوسانە و ئینکاریکردنی گەلی کووردا من پێشتری ژوتم لەنەوە ساڵی ڕابردوودا ئەوانە هەمووی هاواری ئێمە بوون کێشەکە تەنها پەکەکە نییە بەڕێز ئۆجەلانی ژووتێتی ئەگەر دەیانەوێت کێشەکان چارەسەر بکەن دەبێ ئەوان هەنگاوی زۆر جدی بنێن لە ماوەی شەڕی 30 ساڵی ڕابردوودا هەوڵەکانی ئەوان تەنها بۆ تەسلیمبوونی پەکەکە بووە ئێستاش سیاسەتمەدارێک یاخود ئەکتەرێکە و قسانە بکە ئەوتانە هەر هیچ بەهایەکی نییە ئەوانە هەمووی قسەی هەڵان ئەوە بیرەکاتەوە کە تەنها دەوڵەتی تورک هەوڵی چارەسەرکردنی کێشەکان دەدات و لایەنی تر دژی و قسانە ژوێنێکی هەڵە دروستەکەن ئاکەپە هیچ پلان و پرۆژێکی نییە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد بەڵام پەکەکە هەیەتی ئەمڕالی هەیەتی بەڕێز ئۆجەلان لە چاوپێکەوتنەکانی خۆیدا گەورەترین پرۆتۆکۆلی ئامادە کردبوو بەڵام تا ئێستا لەلایەن دەوڵەتی تورکیا و هیچ وەڵامێکی نەبووە protokol metni hazırladı. Çözüm konusunda önerileri var ama biz AKP'den henüz hiçbir öneri duymadık. لە کۆتایی ساڵی ڕابردوودا قەتلوعامێک ڕوویدا لە ناوچەی شرناخی باکووری کوردستان لە گوندی ڕۆبۆسکێ کە تیایدا 35 هاوڵاتی کورد کوژران ئێوە ئەو قەتلوعامە دەخەنە ملی کێو لە کۆلینەوەکان لەو بارایەوە بەکوێ گەیشتون Yani çok açık savaş uçaklarına من زۆر باشکرای دەڵێم لە هەموو وڵاتێکدا ئەفڕۆکە جەنگیەکان بڕیار و فەرمان تەنها لە سوپاسالار و سەرۆکوەزیران وەرەگرن بڕیاری شەڕ و هاویشتنی بۆمب تەنها لەوان وەردەگرن و زۆر بەڕاشکاوی ژێڵم کە قەتلوعامی ڕۆبۆسکێ بە فەرمانی سەرۆکوەزیران و سوپاسالاری تورکیا بووە بێگومان لە تورکیا نکۆڵی لەو ڕاستیە ناکرێت بەڵام دوای تێپەڕبوونی 5 مانگ تاکو ئێستا وەڵامی ئەو پرسیارانە نادرێتەوە کە ئاخۆ ئەو فەرمانە لەلایەن کێوە دراوە ئەویان وەڵام نادرێتەوە بۆچی لەبەر ئەوەی ئەمە تاوانێکی گەورەیە ئەگەر ئەو تاوانەش ئاشکرا بکرێت بێگومان گران لە سەریانەکە بۆیە ئێمە زۆر بەڕوونی دەزانین کە ئەو ڕۆژەی لە ڕۆبۆسکێ خەڵکی سڤیل و بێتاوان کوژران تەنها لەبەر ئەو دەوترێت کە ئەمریکا زانیاری استیخباراتیان داوەتە تورکیا دواتر فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئەو کارەیان ئەنجامدا لە ڕۆبۆسکێ و ئێوە لەم دواییەدا سەردانی ئەمریکاتان کرد کۆبوونەوەتان لەگەڵ بەرپرسانی ئەو وڵاتەدا ئەنجامدا ئایا وەڵامی ئەمریکا دەربارەی ڕووداوەکەی ڕۆبۆسکێ چی بوو؟ Kesinlikle biz Roboski konusunda bunun sadece Türkiye ile sınırlı bir suç olmadığını biliyoruz. Bu nedenle تاوانی ڕۆبۆسکێ mahkemesine başvurduk. تەنها لە سنووری تورکیا نەبووە Uluslararası bir suçtur. بەڵکوتی پەڕاندووە suç ve katliamdır. ئێمە لە دادگای نێودەوڵەتی سکاڵامان تۆمار کردووە چونکە ئەوە تاوانێکی نێودەوڵەتی و کۆمەڵکوژێکی دژ بە مرۆڤایەتیە ئەمریکاش بە پێدانی زانیاری سیخۆڕی بۆ خۆی بەشدارە لەو تاوانە ئێمە ئەو داوایمان گەیاندە سەرۆکایەتی ئەمریکا و ئەوانیش دانیان بەوە دانا کە ئەوان زانیاری سیخۆڕیان داوەتە دەوڵەتی تورکیا هەر بۆیە بەڕێز ئۆباما سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا داوای لێبوردنی لە گەلی کورد بە گشتی و کەسوکاری قوربانیان بە تایبەتی کرد دیسان نامەیەک ئەنووسین بۆ بارەک ئۆباما کە ئێمە تا کۆتایی لەسەر ئەو دۆسیە بەردەوامە بین لەم چەند ڕۆژەی دواییدا لە تورکیا دایانەوێ ئەو تاوانە بخەنە ئەستۆی ژەنەڕاڵێک و خوانی لێ بتسنەوە بەڵام
هەر ئەبێ ئەو ڕاستیە دەرکە uçaktaki pilottan başlayıp komuta kontrol merkezine başbakanlığa لەو فڕۆکەی کە بۆمبارانی کردووە لە فڕۆکەوانەکەەوە تاکو سوپاس سالار و سەرۆکوەزیر دەبێ هەریەکە و بەپێی بوونی پەیوەندیانەوە ڕۆلیان ئاشکرا بکرێت. Sen bu ülkenin bütün her karış toprağında insanların yaşama hakkı vardır. Bu katliamı hiçbir şeyle örtemezler. لەم چەند ڕۆژێ ڕابردوودا دادگای تورکیا بڕیاری دەستگیرکردنی بۆ ژمارەیەک سەرباز دەرکرد لەبەر ئەوەی ژمارەیەک گەریلایان کوشتووە دوای ئەوەی بەدیلگیرا بوون. بۆچی ئەو کەسانە دەستگیر ناکرێن کە تاوانی ڕۆبۆسکەیان ئەنجامداوە؟ Çok açık Roboski'de AKP ile iktidarla askerin بێگومان دەربارەی کێشەی ڕۆبۆسکێ ئاکەپە و هێزەکانی سوپا کە پێکەوە کارەکان ئەگەر بە دوواداچوون و لێپرسینەوە بکرێت تاکو سەرۆکوەزیرانیش ئەگرێتەوە بێگومان ئەگەر ئەردۆغان خۆی دەستی لە کردارەکە نەبوایە چەند جەنەڕاڵێک بوونا و دەستگیر دەکران و بێگومان لێپێچینەوەشان لەگەڵ ئاکرا. کێشەی وانیش چونکە پەرلەمانتارانی ئێمە لەوێ بوون بە زووترین کات گەیشتنە شوێنی ڕووداوەکە و چەندین بەڵگەی ڤیدۆییمان بەدەستەوە بوو کە نەیانتوانین کۆڵی لەوە بکەن کە وەک پێویست هاوکاری لە قەوماوانی وان نەکراون. ئاکەپەش بۆ خۆی باشە زانێت کە کەم تەرخەم بوون و هاوکاری نەکراون واتە ئەوان و ڕۆبۆسکێ بە تەواتی فرامۆشکراون. AKP hükümeti döneminde onlarca sivil yaşamını yitirdi. باسی پەیوەندیەکانی کوردی باکووری کوردستان و باشووری کوردستان بکەین. لە ئێستادا حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی تورکیا پەیوەندیەکی باشیان هەیە بە تایبەتی پەیوەندی بازرگانی. بەڕای ئێوە تا چەند ئەم پەیوەندیە لە بەرژەوەندی چارەسەری کێشەی کوردی باکووردایە و هەرێمی کوردستان تا çەند کاریگەری هەیە لەسەر کێشەکان؟ Ya biz bu konuda çok açık ve net şeyler söylüyoruz. Diyoruz ki bir Kuzey Kürdistan'ın sorunu Kuzey Kürdistan'da yaşanan ئێمە لەو بارەیەوە باشکرا دەڵێن کە بۆ چارەسەرکردنی کێشەی کورد لە باکووری کوردستان تەنها پەیوەندی بە پارتە سیاسەکانی باکوور و نوێنەرانی گەل و بەڕێز ئۆجەلانەوە هەیە. ئێمە چاوەڕێی ئەوە لە بارزانی و تاڵەبانی و بارپرسانی باشووری کوردستان دەکەین. ڕۆڵی ئەوان تەنها هاوکاری بێت بۆ چارەسەرکردنی پرسی کوردانی باکوور و داواش لە تاڵەبانی و بارزانی دەکەین بە تورکیا بڵێن کە ئەگەر ئێوە دەتانەوەی کێشەی کورد بە ئاشتیانە چارەسەر بکەن ئێمە توانین یارمەتی دەرتان بین. بەڵام خاوەن بڕیار کوردانی کوردستانی باکوورن چونکە ئەوان خاوەن کێشەن لە باکوور و تورکیا. لە هەمان کاتیشە گەلی کورد پێویستیان بە بڕیارێکی جیهانی و یەکگرتنێکی جیهانی هەیە. لە هەمان کادا ئەتوانین بڵێن لە هەر پارچێکی کوردستان پلانێک هەبێ دژی گەلەکەمان ئەبێ هەموو تاکێکی کورد خۆی بە خاوەنی بزانێت. بێگومان ئێماوە زانین کە لە باکووری کوردستان پێویستمان بە دیپلۆماسیەتێکی زیاتر هەیە و پێویستمان بە بازرگانێکی زیاتر هەیە کە پەیوەندیەکانمان لەگەڵ باشووری کوردستان پتەوتر بکەین. هەر بۆیە پێشکەوتنی لەو جۆرە بە پێویست و باشە زانین. Politikanın izlenmesi gerekiyor. Biz de böyle bir politika izlediklerini umut ediyoruz. دوای ئەو ناوبڕە ئەگەڕینەوە لاتان چاوەڕێمان بن.